بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە هێرشەکانی تورکیا دەکەین بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و بنکە و بارەگەکانی پەکەکە بابزانین لە مانگی حەودا هێرشەکان چۆن بوون و بەراورد بەڕابردوو لە ١٩٧ هێرشەکانی تورکیا کەمی کردو بزانین هۆکاری ئەم کەمکردنش چییە؟ باش بێگومان ئاماری هێرشەکانی تورکیا لە مانگی حەوت پارێزگای دهۆک کە زۆرترین هێرشی کراوەتە سەر تەنها 17 هێرش بووە، پارێزگای سلێمانی 1 هێرش و کۆی گشتیە کاتە 18 هێرش کە کراوە ئەمە بەراورد بە مانگەکانی ڕابردوو زۆر کەمترە. باش هێرشەکانی تورکیا لە مانگی حەوت کەمیان کردووە، مانگی حەوت وتمان لە پێشتر 18 هێرش بووە، لە مانگی 6 550 هێرش کراوەتە سەر با بڵێن بنکە و بارەگەکانی پەکەکە لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی و تەنانەت دهۆکیش. لە مانگی 6 وتمان 550 هێرش کراوە، لە مانگی حەوت 18 بووە. مانگی حەوت بەراورد بە مانگی 6 ئەگەر ئەم دوو مانگە بەراوردکردن بەیەکتری لە ١٩٧ ئەم هێرشانەی تورکیا کەمی کردووە، هۆکارەکەشی باسەکەین. طبعاً هۆکاری ئەم هێرشانەکە لە مانگی حەوتدا کەمی کردو بۆ سەر بنکە و بارەگاکانی پەکەکە ئەگەڕێتەوە بۆ چەکدانانی گروپێکی پەکەکە کە وەکو دەستپێشخەری و نیازپاکی 30 گەریلا چەکەکانیان دان ئەو چەکەکانیان سووتاند. ئەمە یەکێکە لەو خاڵانەوە بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی تەنانەت لە تورکیا لە پەرلەمانی تورکیا با بڵین لیژنەیەکی بۆ دروست کراوە لە هەموو پارتەکانی بەشدار لە نێو فراکسیۆنەکان کە لیژنەکە لە 48 ئەندام پێک هاتووە. باش ئەگەر بێت و بینە سەر هێرش و بەردومانەکانی سوپای تورکیا لە 7 مانگی ڕابردوو، واتە لە مانگی 1 ئەم ساڵ تا مانگی حەوت تا کۆتایی مانگی حەوت پارێزگای دهۆک 1501 هێرشی کراوەتە سەر، پارێزگای هەولێر 140 هێرشی کراوەتە سەر، پارێزگای سلێمانی 55 هێرشی کراوەتە سەر، کۆی گشتەکەی ئەکاتە 1696 هێرش لە کۆی ئەم 7 مانگەی ڕابردوودا. باش بزانین جۆری هێرشەکان چی بوون، ئەو هێرشانەی کە سوپای تورکیا کردوونی چی بوون. 1249یان تۆپباران بووە، 398یان بە فڕۆکەی جەنگی و درۆن بووە، 43یان بە هەلیکۆپتەر ئەنجام درراوە، 5یان بە چەکی سووک ئەنجام درراوە، یەکێکیشیان تەقینەوە بووە لەو ژمارانەی کە باسمان کردن. باش ئەمەی کە باسمان کرد لە بەژمارەی ئەم جارەدا ئەو داتا و ژمارە و زانیاریانە لەلایەن ڕێکخراوی CPT ئەمریکی و بڵاوکراونەتەوە، هەروەها دەرخەری ئەوەیە کە پرۆسەی ئاشتی خەریکە ئەچێتە سەر سکەی خۆی، هەم پەکەکە دەستی کرد بە چەکدانان، هەم سوپای تورکیا ئێستا بنکە و بارەگاکانی پەکەکە لە هەرێمی کوردستان زۆر کەم بردومانەکە وەک لە بەژمارەکە ئاماژەمان پێکرد بەراورد بە ڕابردوو لە ١٩٧ هێرشەکان بۆ سەر پەکەکە کەمی کردووە.